ئەمجارەش دێینەوە بە پەرچەمی پەرتەقاڵی. کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرمایەیەکی بەنرخ و گەوهرێکی بەهادارە بۆ ئیسلامدۆست و حەقخوازەکانی کوردستان. مۆرکی خۆماڵی بوون و تەپوتۆزی چیاکانی کوردستان بە ڕوخساریەوە دیارە. پەلوپۆ و لقی هیچ درەختێکی دینیە جگە لە بەڕوو دارگوێزەکانی کوردستان. ڕەشەبای بیابانی هیچ کەم لە ناسیۆنالیزمی عەرەبی نییە جگە لە نەسیمی شاخ و شنەی کوێستانەکانی نیشتیمان. دەرچووی هیچ قوتابخانە و حوجرەیەکی ژێرنیری ستەمکاری عەقڵی عوروبیەت و دەسەڵاتە نەوتاویەکانی کەنداو نییە جگە لە قوتابخانەکانی سەلاحەدین و ئیبن سەلاح و شافعی و بێتوشی و ئامێدی و ماوەران و پریس و خەلەکان. نووسراوی ئامادەکرا و تەڵقینی پێشوەختەی هیچ بزوتنەوەیەکی ئەزمونکراوی شکست خواردوی وڵاتانی تر نییە جگە لە ئەزموونی هەڵقوڵاوی ڕاستەقینەی کتێبەکانی مودەڕیس و نۆدەیی و وانەی فەقیەکانی شێخ محەممەدی شانەدەری و مەلای واژەیی و هۆرێنی و مامۆستا عوسمان و ئەزموونی فکری و فەلسەفی نووسینەکانی مامۆستا عەبدولعەزیز پارەزانی و مەلا محەممەدی شارەزۆری نەبێت. کۆمەڵ ناچێتە ژێرباری ناچاری چاوسوورکردنەوەی هیچ ستەمکارێکی کوردی و دەرەکی و بیانی، چونکە دەرچووی کوورەی تاقیکردنەوەی ژینگەی ستەمکاریە و لێکەوتەی چەوساوەی و ستەمدیدەیە. چاک دەزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو ژینگە نالەبارەدا دەکات. لە فێرگەی خوبەی بوو بیلال و یاسر و سومەیەوە دەرسی خۆڕاگری خوێندووە. کۆمەڵ ئەشکەنجەی زیندانەکانی سەردەمی بەعسی مەحەتەی هەولێر و ئەمنە سوورەکەی سلێمانی و هەیئەی خاسەی کەرکووک و ئەمنی عامەی مووسڵی بیر نەچوەتەوە. دەزانێت ژانی لەدایکبوون چەند بە ئازارە. ببینن دەستەمۆی هەڕەشە و تۆقاندنی درۆی ڕووکەشی دیموکراسی خوازان و بەناو ئازادی ویستان نابێت لە کوردستان. نایەوێت دوو ڕوو ببێت لەگەڵ خودا و خاک و خەڵکدا، بەڵکو سینەیەکی ساف و ئاهێکی پڕ حەسرەتی مەینەتباری خەڵکی خێر لە خۆنەدیوی ئەم نیشتیمانەیە. هاوار و نزای دایکێکی جەرگ هەڵقرچاوی گەرمیان و گەرمەسێرە، دەستێکی بەسۆزی میهری خوداییە و بەدیاری بۆ خەڵکی کوردستان هاتووە. زادەی ڕەسەنایەتی هەڵەبجە و هەورامان و بتوێن و پشدەر و بادینان و گەرمیان و بابە گوڕگوڕی کوردستانە. بۆیە دەنگی پێ بدەن و کێڵگەی هیواشین بکەنەوە و ئومێد ببەخشن بەم لیستە تا بەردەوام هێزێکی زیندوی ناخی ئێوە بێت. گوزارش بێت لە خەم و ئێش و ژان و ناسۆریەکانتان سەوچوار هەڵبژێرن تا دڵنیا بن ئیسلام وەکو بیر و باوەڕ و کوردایەتی وەکو ئینتیمای نەتەوەیی و نیشتیمانی دوانەیەکی لێکدانە بڕاون، هەروەکو پێشتر لێکماندانە بڕین. ئاشیژمارە سەد و چوار نەردەمدانا دەڵێنەوە، نەردەمدانا دەڵێنەوە.